واتە کۆمەڵ هەتا ئێستا نەدەچێتە نێو پەرلەمان نەدەچێتە نێو حکوومەتی هەرێمی کوردستان کە نەچێتە نێو پەرلەمان بە تەریق الئەولا ناچێتە نێو حکوومەت بەڵام بە حکمی ئەوەی کە ساڵ و شتێکە بەسەر هەڵبژاردنی ڕابردوودا ڕۆیشتووە دەنگۆی ئەوە هەیە کە هەڵبژاردننی تر بکرێت ئێمە ئەگەر معارەزەش بین دەکرێت علااقاتمان لەگەڵ ئەحزابی دەسەڵاتداریش هەبی لە هەمان کاتدا معارێزیش بین بەڵام بۆ بەغدا بەڕاستی پێویستە نێو ماڵی کورد یەکبی پەرشوو بڵاو نەبی بۆیە تەئیدی ئەوەمان کرد کە ئەگەر بێت و لە داهاتوو کۆبوونەیەکی سەرۆکی هەر شەش لایەن بکرێ و لە بەغداش لەسەر هێڵە گشتیەکان یەک بین و دژی هێڵە سوورەکان بین هەرچی پرسیینەتەوەی و نیشتیمانی هەیە لەسەری کۆک بین بۆەوەی مافەکانی کورد بەدەست بێن ژاردننی هەرێم لە ڕابردوو دوای ئەوەی کەنەتی دەرچوو ئێمە حەوت لایەن بەیەکەوە گفتوگۆ و تاوتوێ ئەم بابەتەمان کرد طبعاً هەر حەوت لایەن لەسەرەوە متتەفیق بووین کە تەزویر کراوە و بەڵگەشمان خستە بەردەم کۆمیسیۆن و سکاڵاشمان کرد بەڵام بەداخەوە بۆ 2000 کە لایەنەکانمان لێدابڕان لەگەڵماندا نەبوو.